باسی بابەتێکی پەیوەندیدار بکەین بەم راپۆرتەکە ئێستا بینیمان و گوێمان لێ بوو هەر ئێستا لە هەولێر پێشانگایەکی تایبەت بە خۆراک و بەرهەمی کشت و کاڵی بەڕێواچێ کە هەندێک کۆمپانیای ناوخۆیی و بیانی و دەرەکی بەشداریان لە پێشانگاکەیان کردووە بۆ باسوخواستی زیاتر لەسەر پێشانگاکە لە هەولێرەوە بە شێوەی ڕاستەوخۆ سابیر عەزیز بەڕێوەبەری کۆمپانیای ئاورا بۆ ئاڵوگۆڕی کشت و کاڵی لەگەڵمان ئامادەیە. زۆر بەخێر هاتن کاک سابیر، وەکو یەکەم پرسیار باسێکی پێشانگاکەمان بۆ بکەن و ئەوەی کە ئامانجتان لە بەشداریکردن لەم پێشانگایە چی بووە؟ زۆر سوپاس بۆ پرسات ئەوڕۆ میوانی ئێمە بوون. ئێمە لە کۆمپانیای ئاورا بەشدار بوون لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر. ئەمڕۆ بۆ سێم ڕۆژ لەسەر یەک ئامادەبوونمان هەبووە و وەفدی دەرەوە زۆر سەردانیان کردین. ئێمە وەکو کۆمپانیای ئاورا لە بواری کشت و کاڵ بە دەرەجەیەک ئیش دەکەین لە چاندنی پەتاتە و لە چاندنی پیاز و لە هەناردەکردنی بۆ دەرەوەی وڵات. یعنی تاتای باشمان هەیە پارسال و ئەو ساریش بۆ بابەت کشت و کاڵی هەناردەکردنی بۆ دەرەوەی وڵات و هیوادارین ئەو پێشەنگانە ئەو دیبێنتانەی دانیشتن لەگەر ئەو کۆمپانیا بیانیانە زۆر بە ئیسیفادەیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین زیاتر پەرە بە واری کشت و کاڵ بدا. یعنی کشت و کاڵ بە نسبەت کوردستان لە نەفت لە پێشترا دەبی بە هەموو لایەکمان بە کۆمپانیاکان و بە برازوتیارەکانمان و بە هەمومان هەوڵ بدەین بواری کشت و کاڵ بەرەوە پێشەوە ببەین. بەڕێستان باسیەوەتان کرد کە کشت و کاڵ زۆر گرنگەوە پێویستە گرنگێکی زۆری پێ بدرێ. چ سوودێک لە بەڕێوەچوونی پێشانگای ئالەم شێوەیە ئەبینن؟ بۆ نمونە بازرگان و خەڵکی بیانی و کۆمپانیای بیانی بەشداریان کردووە، بەرکەوتەتان هەبووە لەگەڵیان و ئایا توانی وتانە ئەو کۆمپانیا بیانیانە بە بەرهەمەکانی کوردستان ئاشنا بکەن؟ بەرێ ئێستامەلەگە پۆلۆنیەکان لە تەنیشتەمەە پارساریش ئەمە سەردانی پۆلۆنیامان کرد. هەنارمان بۆ بردن بۆ نمونە ئەو سار لە مانجی 11 هەنارمان نمونە بۆ بردن. لەوێندەر حینەن ئەمە لە بواری تۆی پەتاتە و لە بواری پەلەوەری وڵاتی پۆلۆنیا زۆر بە قووەتە. ئێمە هەمانجێکی زۆر باشمانەگە دروستکردنە. ئێستا مەعافیزی ووچ وە لێرەیە لە هەولێرە، یعنی زیاتر لە 30 کۆمپانیای پۆلۆنی لێرە مەوجود لە هەولێر دانیشتنمانەگەر کردی، 1-2 عەقدمانەگە واژوو کردینە و چاوەڕێی عەقدی زیاتریش دەکەین لەگەریان واژوو بکەین. کاک سابیر، ئەو بەرهەمانە بەرجەستەترین ئەو بەرهەمانەی هەرێمی کوردستان کە توانیوێتی سەرنجی بەشداربووانی پێشانگاکە بۆ لای خۆی ڕابکێشە کامانە بوون و پێتان وایە ئەگەر کار لەسەر کام بەرهەمانە بکرێت سەرکەوتووتر ئەبین بە ناساندنی لە جیهان و بە هەناردەکردنی؟ وەڵی بە بواری هەناردەکردن یەکەمین ئەوان ئێستا وەکو ئەوروپا زۆر تامەزرۆی هەناری منە. بەڕاستی من نمونەم لەگەر خۆم برد لە مانجی 11 بوو لە پۆلۆنیا بووم، نمونەم برد لە مارکێتەکان هەنارم دیت هەناریمە زۆر فەرقی هەبوو لەگەر ئیوان. یعنی هەناریمە کوالیتی هەم لە دنک هەم لە دەرەوە هەم لە کوالیتی جوانی زۆر فەرقی هەبوو و سعرەکەشی لەوێندە نێزیک 4 یۆرۆ دەقریبەن ڕادەوەستا. یعنی بە پارەیوان زلۆتیە، یعنی حسابمان کرد زلۆتیەکان لەگەر پارەی یۆرۆ دۆلار 4 دۆلار تقریبا 4 یۆرۆ چیلۆی ڕادەوەستا. یعنی ئەزەگە بکرێ حکوومەتی هەرێمی کوردستان پەرە بە یارمەتی برازوتیارەکان بدە لە بواری هەنار. ئێستامە لە بواری پەتاتە پارسال 13,000 تەن پەتاتەمان هەردای ئیمارات و سعودیا و قەتەر و دووەلی خەلیج کرد. ئەو یعنی چاندنێکی زۆر لە پەتاتە لە خۆمان زیادە. یعنی سارانە ئەگە بکرێ ینی داعمی برازوتیارەکان بکرێ، یعنی ئەو پەتاتەی لە کوردستان هەیە هەم لۆ هەناردەکردن
و هەم کارگەی بۆ دابدرێ بەڕاستی هەر هەناردەکردنی پەتاتەکەنە کارگەی لۆ دابدرێ بە پیشەسازی بکرێ وەکو جبس وەکو فنگر ئەو هەلێ بکرێ ئەزە هەناردەی بکرێ بۆ نمونە ئێستا مەگە یەک سیارە پەتاتە هەناردەی دەرێ بکەین لەوانێ 10,000 دلارمان لۆ بگەڕێتەوە ناو کوردستان ئەگە بکەینە فنگەرە و جبس هەناردەی بکەین لەوانێ 30,000 دلارمان لۆ بێتەوە ناو کوردستان ئەز ئەگە بکرێ ئەمە ئەو بەرەبوومە کشتتوکاڵیانەمانەیە بە پیشەسازی بکەین زۆر بەرەو پێش دەست ینی تازەشی زۆریشی دەبی بۆ نمونە ئەمە پارسا 13,000 تا پەداتەمان نار تقریبان 8 میلیارد دینار مایناوە ناو کوردستان ئەگە بەهات بە ئەمە بە پیشەسازیمان بکرد بە ئەو بەرهەمە زیاتر لە 24 میلیارد دینارمان دەیناوە ناو کوردستان داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین یعنی پەرە بە کشتتوکاڵ بە پیشەسازکردن بدا یعنی ئەوە زۆر میمە بەڕاستی یعنی ئەو بەرهەمەی کشتتوکاڵی بەرهەم دێتن بە پیشەسازی بکرێ یعنی ئەزە وەکو میوە تەزمیل بکرێتن وەکو پەتاتەوانە بکرێتە جبس و فنگەر. بەڵێ کاک سابیر گەورەترین بربەستەکانی بەردەم کشتتوکاڵی هەرێمی کوردستان چییە؟ گەورەترین ئاستەنگەکان چییە کە ڕێگرە لەوەی کە بەرووبوومی کشتتوکاڵی زیاتر و بە قەبارەیەکی زۆرتر لە هەرێمی کوردستان بەرهەم بێت و چۆن ئەتوانین ئێمە ئەم بربەستانە چارەسەر بکەینەوە داواتان لە حکوومەت هەرێمەوەیە کە پەرە بە کشتتوکاڵ بات باسی بربەستەکانمان بۆ بکەن و ئەوەی کە ڕێگرە لە زیاتر پەرەسەندنی کشتتوکاڵی هەرێمی کوردستان. وڵا هەمە هەنجی زیاتر دروست بکرێت لە بینی کۆمپانیەکان و بینی قونسولیەتەکان ئەوانە برێ لێرەنا بە بابەت هەناردەکردنی شەکی ئاسان نییە ئەتو لە سەر بە خۆت وڵە برێ بنەوە ماوادەی هەناردەی وڵاتێک دەکەم یعنی دەبی لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕێی قونسولیەکان بی یعنی تەنسیقێک دروست بکرێ ئەو ماوادانە ئێمە هەیتمان ئاسانکاری لۆ بکرێت لە هەم لە ڕێی حکوومەت لە هەم لۆ هەناردەکردن بەس وەکو پێم گوتی هەناردەکردن ئەگەمە بکرێ ئەو بەرەمانە هەیتمان بە پیشەسازی بکەین یعنی هەم کۆمپانیەکانی خۆمان و هەم برا جووتیارەکان هەمووی سوودمەند دەبی زیاتر لەوەی ئێستاە. باشە کاک سابیر با من دوایین پرسیارم بپرسم ئەوەی کە ئێستا باسێکی زۆر هەیە لەسەر گۆڕانی کەش و هەوا کاریگەریەکانی لەسەر کەرتی کشتتوکاڵ لەسەر ئاستی جیهان و عێراق و هەرێمی کوردستان بێبەری نییە لەما بەرکەوتەی ینی کاریگەری زۆری هەبووە لەسەر کەرتی کشتتوکاڵی عێراق و هەرێمی کوردستان ئێوە وەک کەسێک کە لە بوارەکەی کارەکەن هەستان بۆ کردووە کە گۆڕانی کەش و هەوا بەرزبوونەوەی پلەکانی گەرما کەمبوونی بارانبارین کاریگەری لەسەر قەبارەی بەرهەمی هەرێمی کوردستان دروست کردبێت؟ وەڵا پارسار ئێمە وەکو کۆمپانیای ئاوڕە زیاتر لە 1500 تەن پەتاتەمان چاندبوو یعنی وەکو وەرزیە یعنی چاندنی پەتاتە ئەمە لە وەرزی دەچینین هەندێک وەخت هەیە یعنی کە ئەوەی ئێستامە پارسار ئەوەی لە مانجی دوو بەرەموگومەکانمان چاندبوو لۆ مانجی 6 پێڕاگەیشت ئەوە باش بوو بەس ئەوەی زوو چاندرا بوو تاسیری لێکرد بوو سەرما و باران و ئەوەی ئەتوو گۆتەنی کەش و هەوایەکە ملایم نەبوو پارسال لۆ برا جووتیارەکان بەڕاستی. زۆر سپاس سابیر عەزیز بەڕێوەبەری کۆمپانیای ئاوڕا لە هەولێرەوە کە لەگەڵمان ئامادە بوون.